کوڕم مەگری خەڵک سێمانەکات تەماشام کە ڕۆڵە لەوە زلترەبی بۆ ئەگری بەس تێ بکەم چاخانەکە سێمانەکە مەگری بەس تێ بکەم بزانم تۆ بۆ ئەگری بۆ تخواوە ژیانە ژیانە چێتی لە تەڕەخۆی لە وشکەن دەسمە ئەوروپای ئەوروپا وەرە کوڕم تۆ چی بۆ بازار و نەبی تەلەفۆنم بۆکەی پاپی فریام کە ون بووم چیم لەکەی ئێستا بینە بەردەم ناوێت یانە ئەوروپایان کوڕەکەم عاقڵ بە ژن بێنێ بێ دوای دو سێ مانگ ڕێک بچین بۆ مەحکەمە ئێلۆ ئەی لەبەرەوەی گەنجیام ئایامە وایە یەکسەر جیا بنەوە نام لە تۆ دەچم ئەسڵ ئەگەر لە من بچی هەرمەی هێنە هەردینە هەردوو چاو دەێ بەخوا هەردین دەینم ڕاوەڕسەڕ مامە ڕاستڕ ئیژوان نابی چێەوە ئەو گەنجە جوانە لەوام شەوەش بووە تەوە شاشم دەکرد پێش ئێستا دەگریا کاک باڵێچم بۆ ئەوروپا دەستەکەی لە ئەوروپای برا ئیش دەکەم ئیلو دیارە لێرە ئیژ نییە وەرە وەڵڵا هەموو ئیشەکەم بۆ دۆزیوەتەوە بەسەری تۆ فەریکەنەوەکم بۆ کڕیوە شاروخ بە تشویکە وردەوە ئەڵێ لە ڕووم نابی فرۆشم کورە کاکە لەوەیش باشتر بەس ئەتوو ئازمە بە لەو نەوعی ئەوەی ئیش لە پێش دەرکەی بی نایکە ئەتو لەو ئێستا بینە بەردەم لەمەینەوە یانە ئەوروپایان وەڵا سمێری گوگەڕی کردی لۆژ لۆ ناینی وەرە چاوە ڕاستەکەم من گیرفانی خۆمەزانم من پارەم نییە جنا بۆ مێنە من لە دارای دنیا هەموو نیمە سێ وەرەقەم هەیە یعنی چەند نقستانە وڵی تقریبا نزیکی 47 وەرەقەم نوقسانە سلوحەف وەرەخە عجزمە بە توش بۆچی عبزێری خەزورم دەسە حسابی خەڵکی ژنی دەی ئاخر منیش بۆیە بۆی ناهێنم نەڵم وەختی ژنە نییە ڕاوە کاکە ئەو پارەیە ئەو سلوحەف وەرەقەیە من لە تەرتیب دەکەم سعبەتەکەی ناوەڵا سعبەتی بەڕاستیمە وەرە ڕۆحەکەم تۆ شاگرد چایچێکی ڕۆژی دە 12 چاپرۆشتی 47 وەرەقەم لە کوێ بوو خۆ من نادەم پارەکەی برام ئەوە هەندێک خێرەومەند هەیە دەیان ناسم لە کدەوان دەینم هەر بەگەردن ئازایی ئەیدەی چاوەکەم بۆ پێم ناناسیێنەوە ئاخر ئەو خێرەومەندانە حەزناکەن کەس بیان ناسی دەیانەوە بەدزی خێری خۆیان پیاون شەریفن ئەیکەی بێمە بۆ پارێ سبەینێ ئەو مەحەلانە وەرە سلوحەف وەرەقەی خۆت لە برای خۆ دەوێت کوڕم ئەوە ژنم بۆیە نای با خێرە مامەی بنووسێگەنا بەتەمایتون بەعیا ژنی نابین ئەی ئەمر ناوە ڕاست بێ لەو ڕێزێکە لە باوک تێگریت بجوبێتەوە کوژاوی دە ساڵ بڕە مزۆ هاتیۆمە تۆ چیەکەی لێرە وڵی غەریبیم دەکردی بەم چواریشەوە سعات دوو شەوی خەونم پێدیتی ئێ با تەلەفۆنەکە بکردە وحدەم نەبوو ئێنوکەیەکە بکردە شەحنم خەلاص بوو زۆر بەداخەوە نەمزانی مزۆ دوای 50 ساڵ برایەتیبان ئاوە دز دەرچووی کوڕ دزی چ کاکە دزی چاتیمە سەر دێدەم غەریبیم دەکردی برام غەریبی دەکرد ئەوستەکەی ئەوە تەلەفۆن بۆ پۆلیس دەکەم تێگەیشتی من کابرایەکەم حەزم بە قانونە کوڕە براتم برات برا ئێستا پێ دەڵێم